ئەم کاتە و هەموو کاتێکتان باش، جوانترین و گەرمترین سڵاوتان ئاراستە دەکەین ئازیزان و خۆشەویستانی ڕادیۆی دەنگی گەل. هاتینەوەلاتان لە بەرنمەیەکی تری لاپەڕا. من دەوران گەرمیانی پێشکەشکاری بەرنامە. تەوەری سەرەکی بەرنامەکەمان سەبارەتە بە پیلانگێڕی نێونەتەوەی لەسەر ڕێبەر ئاپۆ و چۆنیەتی بەڕێوەچوونی سیستەمی ئیمراڵی. بۆ مەبەستە میوانداریمان کردووە لە هەواڵ بروس کاوشار ئەندامی ڕاگەیاندنی ئازاد. زۆر بەخێر بێ هەواڵ بروس. سپاس. بەخێر بێ. هەواڵ بروس، سەرەتا بۆەوە دەست پێ بکەین، یعنی پرسەکەمان ئەوەیە باسێکمان لە پیلانگێڕی بۆ بکەیت و سیستەم لە بەرچی هانای بۆ پیلانگێڕی نێونەتەوەی برد دژی ڕێبەر ئاپۆ. سەرەتا سڵاو ڕێزی خۆم ئاراستەی هەموو بیسەرانی هێژای ڕادیۆ دەنگی گەل دەکەم. یعنی بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارەتان دەبێ هەندێک بچینە دواتر، ینی بە ئاوایەکی مێژووی دەستی بگرین، چون مژارێکی گرینگە باسی پلانگێڕیە دەکەین لە ئاسی ناودەوڵەتیدا پێکاتووە، ینی دەیان دەوڵەت لەو پلانگێڕیدا ڕۆڵیان هەبووە کە توانیویانە سەرۆکاتی دەستگیر بکەن. ئەگە جوان لێ بڕوانین دەبینین لە سەدەی 20 لۆیەتانێکە بە درێژای مێژوو ئاماژەی پێدەکرا لە پرتووکی پیرۆزدا ئاماژەی بکراوە، لە خولاسە پێشبینی کراوە کە لۆیەتانێک دێت، ئەوش بە نێوی دەوڵەت نەتەوەوە لە سەدەی 20دا گەشتە زروە ئاستی دەسەڵاتی ئەو و هەمەگیر بوو، یانی جیهانگیر بوو، توانی دەست بەسەر هەموو دنیادا بگرێ و سیستمی خۆی جیهانی بکاتەوە. بە هاتنی دەوڵەت نەتەوە دەبینین ئیدی شتێک بە نێوی مرۆڤایەتی ینی دەکەوێتە مەترسیەوە، مەسەڵەن ئاستی ئەخلاق نامێنێ، هەموو شتێ دەبێتە بەرژەوەندی، لە تاکدا ژیان خولاسە دەبێتەوە، ژیان واتای خۆی لە دەست دەدا، ینی ئەو واتە ئەفسوناویەکە هەیبوو ئەو بە ئاوایەکی هەڵبەستواری، بە ئاوایەکی ئەستێرە باران ژیانی مرۆڤ پێناسە دەکەن. لە سەدەی 20 ئیدی ئەو ئاستی ژیانەدا دەکەوێت، ینی ژیانێکی تقریبان ئاستی ئەودا دەکەوێت بۆ لە ژیانی حیوان کەمتر بۆ شێوازە، و ئەوش بە پێکاتنی دوو شەڕی جیهانی لە سەدەی 20دا خولاسە مەترسی دەوڵەت نەتەوە گەشتە زروە، هەرکەس دیتی گەلێک نرخاندن کرا، گەلێک بزوتنەوە و ڕەوت هاتنە ئاراوە لە دژی ئەو هینە هەڵسەنگاندن کرا، فقط چی بوو ئالتەرناتیڤێک بوو ئەو ناتوانی دەستنیشان بکەن، مەسەڵەن سوسیالیسمی ڕەئال بە تێزی مارکسیست لێنینیست هاتە ئاراوە، گەلێک شەهادەت درا، گەلێک خۆ بەخشانە فەدایی گەل تێکەوتم بە دەیان ملیۆن بەردێل درا بۆ ئەوەی کە سیستمێک لە دژی سیستمی دەوڵەت نەتەوە بێتە دامەزراندن، فقط چی ئەنجامگیر نەبوو، هەری داوی چون شێوازی هێزراندنەکە هەمان شێواز بوو، هەمان شێوازی دەوڵەت نەتەوە بوو، هەری داوی ڕەوتێکە گرتێ بەر بوون بە دەوڵەتێکی کەیە، ینی وێڕایە و هەمووە فیداکاریە، وێڕایە هەموو شەهادەتە، وێڕایە هەمووە تێکۆشانە، فقط دیسان لە کۆتاییدا دەبینین لە نێو ئەو سیستمەدا دەتوێتەوە وەکو چۆن بڵێم لیبرالیسمی سوسیالیسمی لێ دێ، ینی هەمان ئەنجامی لێ دەکەوێتەوە، فقط لێرەدا وەکو ڕەساڵەتێکی گردوونی لە قۆناغی وادا هەمیشە یەک ئەوەی کە ئەگەم باوەڕیتان بە مێتافیزیک هەبێ، یا مەسەڵەن باوەڕیتان بە هوشی کەیهانیە گێست کە هێگێل باسی دەکا، باوەڕیتان بەوە هەبێ لە قۆناغی خۆیدا کەسێک هەڵدەستێ، کەسێک ڕادەبێ کە پێشی ئەو شتانە بگرێ، ینی مەترسی شتەکە مەسەڵەن دەبینین لە سەردەمی ئاشوورەکاندا مادەکان زەردن بە پێشنگاتی زەردەش ڕابوون، پشتا لە ڕۆمدا مەسیح سەر هەڵدەدا، لە هیندا ینی دەگەنە زربە، ینی ئەوانەی دی لوتکەی کاوسن لە قۆناغی ئێمەدا لە 100 ساڵی
2021دا کە لۆیاتان کەیدی دوایین تەوەحوشی سیستمی دەسەڵاتداریە بۆی کە تۆ ببێ ئاستەنگ بە بەرامبەریدا و پێشی ئەو کارەساتانەی کە ئەو باری دێنە بیگری پێویستی بە بزوتنەوەیەکە پێویستێکی بە فکرێکە لێرەدایە کە سەرۆکاتی ڕێبەراپۆ سەر هەڵدەدا و خوێندنەوەیەکی نوێ بۆ شێوازی تێکۆشین دەکا لە دەستپێکدا کە دەبینیم بە چەند نەفەرە دەستپێک دەکەن هەر لە دەستپێکەوە کە ڕادیکالبوونی ئەوان و شێوازی خوێندنەوەی ڕێبەراپۆ و گروپی ئاپۆچی دەبینن هەڵسەنگاندنی لەسەر دەکەن دەینرخێنن دەیبینن کاروخەباتی ئەوان دەبینین مەسەن لە سپارەتی ئەمریکا لە تاراندا خۆ بەڵگانی کە دەرکەوتووە بەڕێ ئەوانەوە مرۆڤ گرنگی ئەو بزوتنەوەی دەتوانێت دەستنیشان بکە هەر لەوێدا دەستپێکە هێشتا پەگەکە ئەوانە بوو لە نێو گروپێکدایە ئەمریکا باسی مەترسی ئەو گروپە دەکات باسی مەترسی ئەو فکرە دەکات و دەیەوێ چون پێشەنگی ئەو سیستەمە بەسەرکێشی ئەمریکایە دەیەوێ بۆی کە بەربەستێک چێ بکات لە بەرابەر بڵاو نەبوونەوەی ئەو فکرەدا هەر لەوێەوە لەو سەردەمەدا ساڵی هەفتەکان پێش ئەوابوونی پەگەکە دەیەوێ ئیدی پیلاندا دەڕژێکە ئەو گروپە لە ناوبەرێ خولاسە نامێ زۆر بچمە سەر ئەو مژار چون بەڵگە هەیە هەرکەس بیستویەتی و ینی دەشتێشتوان بچن بخوێنەوە فقط وێرە ئەو هەمووی ئەوانش دیسان بۆی کە مەسەڵەن پێشەنگی ئەو حرەکەتە هاتنە شەی خستن شەی تاقی قەرار فقط دەوامیان هەڵبژات بەردەوامکردنی ئەو ڕێگایان هەڵبژات و هیچ شتێک نەبووە ئەسڵەن کە پاشەکشە بە ڕێبەراپۆ بێنێ لەبەرەوەی کە لە ساڵی هەفتەوەشدا ئەو وەکو ڕێخستنێک ئاوا دەبێ وەکو پارتێک وەکو بزوتنەوەیەک ئەوەی کە لە پێناو لە ناوبردننی پەکەکەدا خەباتی خۆی دەمەشێنێتی فقط تاچوو چون بزوتنەوەی کە لە ناخی کۆمەڵگادا سەری هەڵداوە گەل پەژراندی گەل بوو بە دەستەک و تاچوو گەورەتر بوو تا ڕۆژی ئەو ڕۆمان دەبینی جیهانگیر بوو شتە فقط لەو سەردەمەدا چەند قۆناغ هەیە کە بۆی کە مەسەڵەن قۆناغی گرنگ کە تامپەکەکە لە ناوبەرن مەسەڵەن پشتی پازدەی تەباخ کە شەڕی چەکداری پەکەکە دەستی پێکرد ئەوجار شەڕی ئەسکەری لە دژی پەکەکە هاتە بەڕێوەبردرا دیان کە بە شەڕی چەکداری ناتوانن پەکەکە لە ناوبەرن لە ساڵی 96دا دەبینین دەیانەوێت ڕێبەرایەتی سوێقەسکەن فقط ئەوش ئەنجامگیر نەبوو پشتڕ وەڵامی گەل وەڵامی کادری و حرەکەتیاندی لە بەرابەر خۆیاندا و دیسان ئەو کارانێکی کردویانە بووە هەر هەنگاوێکە هاویشتویانە سیستم لە دژی پەکەکە بووەتە سەبەب پەکەکە زیاتر بێتە ناسکردن بووەتە سەبەب پەکەکە زیاتر گشتگیرتر ببێ ئیدی ئەوە بوو بە سەبەب ئەوەی کە نەیانتوانی بوو ڕێبازانە هێنکەن سەری پەکەکە کە دەبێتە ڕێبەراپۆ ئەو هەدەف بگرن لەبەرەوەی کە هێندێک ئیستخباراتیان کردو بەڕێی هێندە خاینەوە وەکو شایەن دوون مەزوانە کە کوتویانە تا ڕێبەراپۆ لە ناو نەبەن لە بەردووداری ئەو کوردستانیش پەکەکەی ساز دەکا و لە دژیەوە شەڕ دەکا و سەرکەوتنیش مسۆگەر دەکا ئەوە دەبێتە سەبەب پیلانی خۆیان بگۆڕن سیستمی ئیمپریالیسم و شخصی سەرۆکاتی هەدەف بگرن لەبەرەوەیە کە لە 9 ئۆکتۆبری 1998 ئەو پیلانگەڕێ دەست پێ دەکا بە دەرکەوتنی سەرۆکاتی لە سووریا وەچوونی بۆ یونان پیلانگەڕی دەست پێ دەکرێ و پشتی 6 مانگ ئەوەی کە دەبینین لە
15 شوباتی 1999 ئەنجامگیر دەبێت یعنی ئەو قۆناغش چۆن بوو هەدەفەوە نەبوو کەس ڕێبەرایەتی بێتەگرتن بیگرن و بیخەنە زیندانەوە ئەرمانجیان لە ناوبردنی جستەی ڕێبەرابوو بوو خلاصە گەلێک پیلانگەڕیان لە نێو پیلانگەڕیدا پیلانگەری نێو پیلانگەڕیدا لە دژی ڕێبەرابۆ بەڕێوە برد فقط بەخێنەوەی ڕێبەرابۆ نەیانتوانی ئەو ئارمانجی خۆیان پێکردن و هەری دوایی مەجبور باوایەکی فیزیکی ڕێبەرایەتی بگرن و تحویلی دەوڵەتی تورکیە بدەن و ئەو بوو بە سەبەب کە ڕێبەرایەتی ئەوڕۆ لە ئیمرالیدا لە دەستی زلهێزەکانی دنیا سیستمی ئیمپریالیسمدا زیندانی ببێت. هەواڵ بروست باست لە زیندانی ئیمرالی کرد لێرەدا دەپرسین میکانیزمی سیستەمی ئیمرالی بە چی شێوازێکە؟ ئیمرالی حاڵی داوی کۆتایی بوو کە ئیمپریالیسم ویستی لەوێدا ڕێبەرابۆ مەحکوم بکە ڕێبەرابۆ بە ئاوایەکی فیزیکی لەوێ ئیمحا بکە لەناو ببە و ئەوەش بێتە هۆکار کە شەڕی نێوان گەلان لە ڕۆژهەڵاتی ناوین تایبەت شەڕی کورد و تورک داگیرسێنێ فقط دیسان بە تەدبیری سەر ڕێبەرابۆ بە خوێندنەوەی ڕێبەرابۆ و بە کارامەییە کە ڕێبەرابۆ لە بوارەدا لە خۆی نیشانیدا یای خوێندنەوەی ڕێبەرابۆ بۆ خاڵە باوایەکی ڕاستەقینەتر بوو پێشی ئەو خوێن ڕشتنەی کرد پێشی ئەو تەواحشەی کرد کە کاپیتالیسم یا ئیمپریالیسم ویستی بەڕێی کوشتنی یعنی لەناوبردنی فیزیکی ڕێبەرابۆ ئەو گۆمی خێنە ئاوا بکە دەستپێک ویستیان حکمی سەدارەدان لەسەر ڕێبەرایەتی پێک بێنن دوایە و کە بەرخۆدانی گەریان دیت هێندێک حساباتی ئەوان لە گۆڕی خوێندنەوەی ئەوان نەبوو حسابێک کە هات بۆ پێش لە گۆڕی خوێندنەوەی ئەوان نەبوو بوو بە هۆکار کە پێداچوونەوەی بەو هینەتا بکەن فقط لە ئەنجامدا لە کۆتاییدا سیستمی ئەشکەنجە و ئیمرالی یعنی ئەو کاربەدەستەکانی دەوڵەتی تورکیش ئەو سەردەم ئاماژە دەکەن دروستە ئێمە ڕێبەرابۆمان لە سێدارهێنەدا فقط هەر ڕۆژێ مانەوەی ڕێبەرایەتی لە دورگەی ئیمرالیدا خۆی مردنێکە ینی ڕۆژانە ینی ئەو سیستمەی کە دامەزراندووە بۆ لە ناوبردنی تەجیزی ڕێبەرابۆ سیستمێکی وهیان دامەزران فقط دیسان لێرەدا ڕێبەرابۆ بە حاکمیەتێکە لەسەر هێزی هێزراندنی خۆ و ناسکردنی تەرەفی مقابلی کە دەبێتە دژمنانی مرۆڤایەتی هەیبوو بوو بە سەبەب کە بەرخۆدانێکی بەو شێوازە گەورە کە لە مێژووی مرۆڤایەتیدا نمونەی نییە بەڕێوەی ببا و ئەتا ئەو ڕۆژ کە لە 25 ساڵەی ئەو ئیسارەتدایە بەرخۆدانی بکە و نەک تەنیا ڕۆڵی کەم ڕنگ نەبوو بەڵکو دەها بەرفرەتر توانیوێتی ڕۆڵ بجێڕێ وەکو ئەکتەرێکی سەرەکی شەڕی ئەو شەڕێکە بە شەڕی جیانی سێوەم ناوی دەبین ڕۆڵ بجێڕێ و گاو بە گاو هەنگاو بە هەنگاو پیلان پرۆژە و حساباتی ئیمپریالیسم لە هەرێمەکەدا بە تایبەت و لە جیهاندا بەگشتی تێک ببە. هەماڵ بروست لە ئیمرالیدا چی ڕوودەدات کەوا وای کردووە دوژمنان پەنایان بردوێتە بەر گۆشەگیری ڕەها لەسەر ڕێبەرابۆ؟ ڕێبەرابۆ ئیمرالی وەکو لە دایکبوونی سێوەمی خۆی پێناسە دەکا بۆ چون بە لەو 6 مانگەیدا کە دوژمن چرکە بە چرکە بە شوێنیەوە بوو و گەلێک وڵاتی دی سیستمی کاپیتالیسمی بە باشترین شێواز ناسی بوو بە سەبەب کە خوێندنەوەیەکی نوێی ڕێبەرابۆ بۆ ئیمپریالیزم و سیستمی سەرمایەداری بێتە ئاراوە هەر ئەوە بوو بە سەبەب کە ئەو ناسکردنە بوو بە سەبەب بتوانێ ڕێو ڕێبازی نزیک لە ڕاستی و ڕاستەقینەتر لە بەرامبەر سیستمدا بەڕێوە ببە
لا سيستمي لا درجة إمرالي دا يا زندان تاعي كسي إمرالي دا كدجمن أرمان جوابو ك ربر أبوبا أوايك تدريجي لنا أبوبا فقط ربراتي لسان درجة إمرالي كردا شوني جيانوا شونك لويوا فكري آزادي بو حمو دنيا بلاو كاتوا أو بو بسبب تێکۆشانی پەکەکە هەمەگیرتر ببێ تێکۆشانی پەکەکە بگاتە لووتکەی خۆی و لە هەرێمدا بە تایبەت و لە دنیادا بەگشتی ئستاتویەک بۆ خۆی پێک بێنێ ئەویش بە دەرخستنی ئەو پارێزنامانەیە کە ڕێبەرایەتی بە خوێندنەوەی خۆی بە تەحلیل بە ئانالیزێک کە لە سیستم کردوێتی لە ئازادی کردوێتی لە مرۆڤ بوون کردوێتی لە ژیان کردوێتی ئەو پێناسە ڕاستەقینانەتری گەیاندە گوێی مرۆڤایەتی وە گەلی کورد و ئەو ڕۆیەکە وێڕای هەموو ئەو سەرکوتکاریانە وێڕای هەموو ئەو هێرشانە کە بە ئاوایەکە فیزیکی چ لە دژی ڕێبەرایەتی چ لە دژی گێل چ لە دژی گریلا بەڕێوە دەچێت ئەو پێناسانە ئەو خوێندنەوانە ئەو ڕاستەقینانە کە گەشتوتە گوێ ئێمەی کورد چ وەک ملیتان چ وەک گەل چ وەک مرۆڤێکی عادی ئەو بۆتە هۆکار کە ئێمە فکر لە پاشدەکشان پاشەکشە نەکەینەوە تا کۆتایی سوور بین لەسەرەوەی کە ئێمە لەسەر مافی خۆمان لەسەر حەقی ڕەوای خۆمان پێداگیری بکەین و هەتا ئازادی خۆمان مسۆگەر نەکەین کۆڵ نەدەین ئەو بوو بە سەبەبکە سیستمێکی ئەشکەنجەی بەردەوام یا ئەوڕۆ کە دەبینین گۆشەگیریەکی ڕەهاکە لەسەر ڕێبەرایەتیە بوو بە سەبەب ئەو سیستمی گۆشەگیریە بێتە ئاراوە یعنی دوایین پیلانی دژمن گۆشەگیری ڕەها لەسەر ڕێبەرایەتیە کە گێل لە ڕێبەری خۆیان ملیتان لە ڕێبەری خۆیان داببڕن و بۆ شێوازە بتوانن پێشی پێشکەوتن پێشی هیوا پێشی مڕاڵ و هەیەجانێکە ڕێبەرایەتی ئینتخابی دەدات بگرن. هۆکاری دووەمیش ئەوەیە کە ڕێبەرایەتی ڕێبەرای ئەو هەموو ئەشکەنجە وێڕای ئەو هەمووە بێڕێزیە کە لە لایەن ئیمپریالیزمەوە بە ڕێبەرایەتی دەکرێت لە زیندانی ئیمرالیدا بەڵام کۆڵی نەدا یەکەتاز وەکو فارس دەڵێ یەکەتاز لە بەرامبەر سیستمدا ڕاوەستە و توانی بە بەرخۆدانی خۆی سیستم بەهێز بکە و پیلانی ئەوان ڕوو بکە بۆ کۆمەڵگەی مرۆڤایەتی ئەوانە بوونە هۆکار کە سیستم هەنا بۆ ئەو شێوازە ئەشکەنجانە شێوازانە ئەو شێوازانە بات کە ئەوڕۆ دەیبینین. دوایەوە یەک مژاری کەش ویستم ئیشارەتی پێ بکەم ئەوەیە کە بۆ ناسکردنی سیستمی ئیمراڵی مرۆڤ دەبێت چاو لە دەوروبەری خۆی بکە مەسەڵەن ئەوڕۆ چی لەسەر گریلات بەڕێوە دەچێت چی لەسەر گەل بەڕێوە دەچێت چی لەسەر مرۆڤایەتی بەڕێوە دەچێت مەسەڵەن ئەم تەنێ لە کوردستاندا خولاسەی نەکەین مەسەڵەن حتا شەڕێکە ئەوڕۆ لە غەزە بەڕێی حەماس و ئیسرائیلەوە بەڕێوە دەچێت ئەم دەتوانین نمونەکەی لە ئیمرالیدا ببینین یعنی ئەو شەڕانە ئەو پیلانگێڕیانە دەستپێک لە ئیمرالیدا بەڕێوە دەچێت پشتی ئەو دێت باوایەکی بەرچاو بەسەر مرۆڤایەتیدا دەمەشێ ینی ئیمرالی شەڕی دوودانە ئەگە باوایەکی ڕاستەقینەتر پێناسەی بکەین شەڕی دوودانە پارادیگمای نەتەوەی دموکراتیک پارادیگمای سیستمی سەرمایەداری ئیمپریالیسم لەبەرەوەی کە لە ئیمرالیدا چی بخۆمێ ئێمە ئەوڕۆ لە
کۆمەڵگەشدا لە کۆمەڵگەی مرۆڤایەتیشدا ئەو شتە دەبینین مثلا شەڕێکە ئەوڕۆ لە زاب بەڕێوە دەچێت هەمان شەڕ بە هەمان شدەتەوە لە ئێمڕاڵیش بەڕێوە دەچێت شەڕێکی بێ پیوان کە لە زابدا هەیە بەڕێی بۆمبەی نوکلەری تاکتیکی بەڕێی بۆمبەی کیمیاساڵ بەڕێی هەر ئامورێکە ئەوە پیلانگەڕیە کە بەڕێوە دەچێت لەوێدا عینی شێواز لە ئێمڕاڵیشدا بەڕێوە دەچێت شەڕێکە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بەتایبەت ئەم بەحسی ئێمە ڕۆژهەڵاتی ناوینە چون شەڕەکە ناوەندی شەڕی جیهانی سێوەم ڕۆژهەڵاتی ناوینە ئەم دەتوانین وای دەست بگرین کە لە ڕۆژهەڵاتی ناویندا هەرچی بەڕێوە بچێ هەرچی بمەشێ لە ئێمڕاڵیشدا ئەو شێواز ئەو شەڕ لە بەرامبەر ڕێبەرایەتیدا بەڕێوە دەچێت هەواڵ بروسماوەیە کە وەکو دەزانین کەوا دۆستانی کورد و ئازادی خوازان و چالاکوانانی مافی مرۆڤ و لە تەواوی دنیادا کەسانێکەوە بۆ ئازادی تێدەکۆشن هەڵمەتێکیان لەژێر ناوی ئازادی جەستەیی ڕێبەراب و چارەسەری پرسی کورد دەست پێ کردووە ئێوە هەڵسەنگاندنتان چییە لەسەر ئەو هەڵمەتە؟ یعنی قۆناغ بە قۆناغ بۆ ئازادی ڕێبەرابۆ ئازادی جەستەیی ڕێبەرابۆ بێتە مرۆڤ بۆ شێواز دەست بێت لە بواری فکریدا ڕێبەرایەتی ئازادە و نەتەنیا دورگەی ئێمڕاڵی بەرکو لۆ خراپتر ناتوانێت ئەو فکری ڕێبەرابۆ یا ئازادی فکری ڕێبەرابۆ قەتیس بکە و بەند بە ئیسارەت بگرێت بەدایان هەڵمەت کە پێشزەمینەی ئەم هەڵمەتەی لەم دوایانەدا ڕوویدا ینی پێشکەوت هاتنە ئاراوە و زەمینەیەکی باشیان ئامادە کرد کە دەنگی ڕێبەرابۆ فەلسەفەی ڕێبەرابۆ ڕاستی و حەقیقەتی ڕێبەرابۆ بگاتە گوێی هەموو دنیا ئەو چینی تۆژانێکە ئێوەش ئاماژەتان پێکرد دەکەونە نێوە بازنەوە و ئەو چینی تۆژانە بەو ناسکردنە ئەرکێکی ویژدانی کە دەکەوێتە سەر ملیان دەبێتە سەبەب کە لە ئەکامدا هەڵمەتێکی جیهانی کە لەم دوایانەدا هاتە ئاراوە دەست پێ بکە لە 1970 ناوەندی دنیادا هەڵمەتێک بۆ شێوازە بۆ ئازادی جەستەی ڕێبەرابۆ دەستی پێکرد و ئارمان چییە لەو هەڵمەتە؟ ئارمان جەوەیە کە بە پێناسەیە کە ڕێبەرایەتی لە مرۆڤبوون کردوێتی لە ئازادی کردوێتی لە ژیان کردوێتی بۆتە هۆکار کە منی تاک وەکو ئەرکێکی ویژدانی ئەرکێکی یا ڕساڵەتێکی تاریخی ئەو گراناییە لەسەر شانی خۆم حیس بکەم کە بۆ ئەو قۆناغە مێژوویە بتوانم ئەرک و ڕۆڵ و مسیۆنی خۆم پێک بێنم ئەوانە بوونێتە هۆکار کە هەر کەس لە شوێنی خۆیدا هونەرمەند لە شوێنی خۆیدا چالاکی مافی مرۆڤ لە شوێنی خۆیدا چالاکی مەدەنی لە شوێنی خۆیدا گەل لە شوێنی خۆیدا ئەنی هەموو کە نێوتە بگەرەوە گریلا کەیش لەو ئەکتەرانەیە بۆ مسۆگەرکردنی و ئازادی و ئەو مافای کە لە پێناو گەلدا بەڕێوەی دەبا ئەویش لە شوێنی خۆیدا ئەرک و ڕۆڵی خۆی پێک بێنێ ئەوانە دەبنە هۆکار کە بازنەی ئەو تێکۆشانە هەند بەرفرەتر بێتەوە جیهانی ببێ کە هەروەک دیتمان مثلا کۆنگرەی جوانانی ئەوروپا لە دارخرا کۆنگرەی ژنان لە دارخرا ینی دەبینین ینی گشتگیریەکی ئەو تێکۆشانە یا زربەی لوتکەی ئەو تێکۆشانە ئەوڕۆ دەبینین بەڕێوە دەچێ و گەل خۆی پێناسەیەکی وا دەکات کە ئەوە هەڵمەتی فیناڵە بۆ ئازادی جەستەیی ڕێبەرابۆ و دەبینین کە بە ئاوایەکی ڕۆژانە ینی ڕۆژانە ئەو هەڵمەتە بەرفرانتر دەبێت فەیلسوف و ڕووناکبیری
زۆرتر بەشداری ئەو هەڵمەتە دەبن، خۆیانی تێدا دەبینن، پشتیوانی دەکەن. یعنی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەی لە ئاستی جیهانیدا گردووەتە بەر چه هونەرمەندە، چه نازانم ئەکتیڤیستە، چه ڕووناکبیرە، خولاسە هەموو چین و توێژەکان ئەوڕۆ بە بیستنی ئەو شتە، بە بیستنی قۆناغا ئەو هەڵمەتێک کە دەست پێکراوە بەشداری دەکەن. قەتیس نەماوە مەسەڵەن لەو 74 ناوەندەدا قەتیس نەما، یعنی بگرە ئەوڕۆ سەدی دەرباز کرد، یعنی تا بچێ بەرفراوانتر دەبێ ئەو هەڵمەتە و تا گەشتن بە ئازادی جستەی ڕێبەراپۆ ئەو هەڵمەتە کۆتایی پێ نایە. هەڤاڵ بروسک ئەرکو بەرپرسیارەتی تاک بە تاکی ئازادی خوازان بە چه ئاوایەک دەکرێت و بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا؟ یعنی ئەرکێک کە دەکەوێتە سەر ملی تاک بە تاکی مرۆڤی کورد بە تایبەت، چون گەلێک کە پێشەنگایەتی ئازادی مرۆڤایەتی دەکا، گەلێک کە پەرچەمداری ئاڵی ئازادیە، ئەوڕۆ دەبینین گەلی کووردە پێشەنگایەتیە کەوتوتە سەر ملی کورد، هەنی بە درێژایی مێژوش دەبینین مەسەڵەن لە دژە عاشوریەکانی ژوو شێوازە بوو و ئەو ڕۆژ کە خوێنمژێکی وەکو سیستمی سەرمایەداری دەیەوێ جەوهەری مرۆڤایەتی لە ناو ببا، دیسان ئەو ئەرکو بەرپرسیارەتیە حاڵا تەسادفی بێ یا ئەسڵێکی گردوونی بێ یا زانست بەهەر ئەوەیە کە پێکاتووە کەوتوتە سەر ملی کورد و ئەرکی تاک بە تاکی ئەمەیە کە بە ناسکردنی ڕێبەراپۆ، بە ناسکردنی فەلسەفەی ئازادی، بە ناسکردنی ئالتێرناتیوێک کە ڕێبەراپۆ لە دژی سیستمی سەرمایەداری ئەمپریالیزمدا پێشکەشی کۆمەڵگەی مرۆڤایەتی کردووە. ئەرکو ڕۆڵی خۆمان چ لە بواری مەدەنی، چ لە بواری لەشکەری، چ لە بواری ڕێخستنی، چ لە بواری پاراستنی، لە هەموو بوارەکاندا ئەرکو ڕۆڵی خۆمان پێک بێنین و دەبینین مەسەڵەن ساڵێک بەسەر شۆڕشی ژنجیان ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران تێپەڕی، یعنی هەتا ئەستێک گەلی ئێران و گەلی ڕۆژهەڵاتی کوردستان جەوهەری فەلسەفەی ڕێبەراپۆ بە گوتنەوەی ئەو دروشمە ناسیویانە. ئەوەش بۆتە هۆکار کە ئەرکو ڕۆڵێک کە دەکەوێتە سەر ملی گەلی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەها گەورەتر بێ، لەبەرەوەی کە لەبەر ئەوەیە دەبێ تاک بە تاکی ئەو کۆمەڵگایە لە ژن، لە جوان، لە پیر، لە منداڵ، یعنی هەموو کەس دەبێ ئەرکو ڕۆڵی خۆیان پێک بێنن. ئەوی چۆن پێک دێ؟ لە شوێنی خۆیان بە پێکهێنانی فەلسەفەی ڕێبەراپۆ لە کەسایەتی خۆیاندا، بە ئازادکردنی خۆیان لە جیهانی هێزراندنی دەسەڵاتداری و سەرمایەداری، بە ڕوخاندنی ئەو پایگایی کە دژمنانی مرۆڤایەتی لە مێشکی تاک بە تاکی کۆمەڵگادا ساز ئەوەیان کردووە. ئەوە خۆی دەبێتە هۆکار کە بێتە پشتگیریەک، ببێتە دەستەکێک بۆ ئەو هەڵمەتە و دەها زێدە دەستی ڕێبەراپۆ لە زیندانی ئەمراڵی بەرفرەتر بێ و ئیمکاناتێکی زۆرتر، دەرفەتێکی زۆرتر بدرێتە ڕێبەراتی، بۆ شێوازە مرۆڤ دەتوانێت پشتگیری خۆی بۆ هەڵمەتەکە ڕابگەێنێت و تێدا جێبگرێ. ئەوکات بینیمان کە گەلی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێی فەلسەفەی ڕێبەراپۆوە شۆڕشێکیان لەداخست، شۆڕشێکی هێزری بە پێی پارادیگمای ڕێبەراپۆ و ئەو شۆڕشە بوو بە هۆکار کە فەلسەفەی ڕێبەراپۆ جیهانی بێتەوە، یعنی هەر کەس حتا دژمنانی ڕێبەراپۆش بێنە سەر ئەو خەتە و دروشمێک کە ڕێبەراپۆ خۆڵکاری ئەو دروشمەیە بێڵێنەوە ژنجیان ئازادی بە هەموو زمانەکانی دنیا هاتەکوتن، هەموو چین و توێژەکانی دنیا ئازادی کۆمەڵگەیان لە ئازادی ژندا دیتەوە. دوێنی پێگەیەکی وای هەیە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان کە
بە هەڵمەتەکانی خۆی بە دەستکەوتەکانی خۆی دەتوانێت هەرێم وەجیهان بخاتە ژێر کاریگەری خۆیەوە لەبەرەوەکی گرنگە گەلی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ئەرک و ڕۆڵ و مسیۆنی خۆیان پێک بێنن ینی گرنگێکی حتا ئاستێکی ژووری هەیە وە گرنگە ئەو شۆڕەشەی کە دەستیان پێکرد سەری بخەن سەرخستنی ئەویش بە خۆڕەخستنکردن دەبێ سەرخستنی ئەویش بە پاراستنی ئەو دەستکەوتانی کە بەڕێ ئەو شۆڕەشەوە هاتە ئاراوە پێک دێت سەرخستنی ئەو بە دابڕان لە دەوڵەت پێک دێت ینی دەوڵەت با هەبێت بەڵام تۆ دەتوانیت لە پەنای دەوڵەتەوە سیستمی خۆت ئاواکرد بێەوەی کە هیچ وابەستەبوونێک هیچ گرێدراوبوونێک تۆ بە دەوڵەتەوە ساز بێ بۆ شێوازە مرۆڤ دەتوانێت سەرکەوتنی خۆی مسۆگەر بکە سەرکەوتنەرەوە نییە مەسەڵەن تۆ بێی دەوڵەتێک بڕوخێنی و شوێنی ئەو دەوڵەتی کە ئاواکەی ینی بێ ڕوخاندنی دەوڵەتیش مرۆڤ دەتوانێت سیستمی خۆی لە پەنای دەوڵەتدا ئاوا بکە و ئەو ئاواکردنی ئەو سیستمەیە کە دەبێتە سەبەب دەوڵەت گاو پاشەکشە بکە و زەمینێکی بەرفرەتر بۆ گەل بڕەخسێک کە بتوانێت بە ئاوایەکی یەکسان بە ئاوایەکی تێدا جێگیر کرا و ڕۆڵ و پێگە و ئاستی مرۆڤبوونی خۆی لەوێدا پێک بێنێ ئەو سیستمش هەروەک ڕێبەراپۆ ناوی لێناوە سیستمی کۆنفیدرالیزمی دموکراتیکە و بەو شێوازە پێک دێت و خاڵی هەر گرنگەوەیە کە بۆ پاراستنی ئەو سیستمە پێویستی بە پاراستنی جەوهەری هەیە پێویستی بە هێزێک هەیە کە ئەو هینە ئەو دەستکەوتانە بپارێزێ لەبەرەوە گرنگە هەر کەس شێوازی پاراستن شێوازی سڕیەت شێوازی بەرەنگاربوونەوە لەگەڵ دوژمن بناسێ ینی ئەوانە دێتەوە سەر خۆزاناکردن خۆتێرکردن لە بواری هزریەوە ینی تا مرۆڤ لە بواری هزریەوە خۆتێر نەکە ناتوانێت بە شێوازێک ناتوانێت و نازانێت بە شێوازێک لە بەرامبەر دەوڵەتە داگیرکەرەکان لە بەرامبەر سیستمی ئەمپریالیسم بەرەنگار بێتەوە شەڕ بکات لە دژیان لەبەرەوەی گرنگە ئەو خاڵە چون ئەگەر زانابوونی ئێمە نەبێت لە ئاستێکی ژووردا دێن باوایەکی هەستیاری جوڵانەوەی ئێمە ساز دەبێ و ئەو جوڵانەوەیش ئەو پراکتیکە ئەو حرەکەتش دەبێت سبب لە شوێنێکدا ئاشکرا بێت لە شوێنێکدا دەوڵەت دەستی بەسەردا بگرێ و ئەو دەستکەوتانەی کە پێک هاتوون بەڕێی ئەو شادەتانەی کە هاتنە ئاراوە بەڕێی ئەو تێکۆشانەی کە کردرا بەڕێی ئەو شۆن نخونیانەی کە گەل کردی هەری لە کۆتاییدا دەوڵەت دەستان سەر دەوڵەت بێکاریگەری بکە لەبەرەوەی گرنگە خاڵی پاراستن زۆر گرنگە خاڵی زانیاری و ناسکردنی ئازادی ناسکردنی دژمن ئەوانە گرنگی خۆی هەیە بۆ ڕێەوە مرۆڤ دەتوانێت ڕۆڵ و ئەرک و بەرپرسیاتی خۆی پێک بێنێت لە پێناو ئازادی خۆی دەستپێک و لە کۆتاییدا ئازادی جستەی ڕێبرا هەواڵ بروس گەشتینە کۆتایی بەرنامەکەمان زۆر سپاس بۆ بەشداربوونت ئەمەش سپاسیەوە دەکەین بۆی کە تەشریفتان هێنا و میوانداریتان لێمە کرد بەڵێ خۆشەویستان و گوێگرانی ئازیز بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەکەمان بەرنامەی لاپەڕا لە ڕادیۆی دەنگی گەل تەوەری سەرەکی بەرنامەکەمان سەبارەت بوو بە پیلانگیری نێونەتەوەی لەسەر ڕێبەراق و شێوازی بەڕێوەچوونی سیستەمی ئیمراڵی بۆ مەبەستە میوانداریمان کردبوو لە هەواڵ بروس کەوشار ئەندامی ڕاگەیاندنی ئازاد تا بەرنامەیەکی تری لاپەڕە و گفتوگۆیەکی تر هەست سەرکەوتوو ئاسوودە و ئازاد بن ماڵاوە